نون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه. ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك آمين. خوشحالين كبابتي أمر من بوتويش بريتيلا بابتي هنر فن ياخد آرت بزمان إنجليزيكي. هنر چەمکێکی گرنگە کە پانتاییەکی زۆری لە ژیانی مرۆڤدا داگیر کردووە. هونەر کۆنە بە کۆنی مرۆڤ و زۆر جار بەداخەوە لەفز و دەستەواژەی هونەر و وێناکراوە کە بەکاربهێندێ بۆ لەهولەعب و کاری خراپەکاری بە تایبەت لای هەندێک لە ئەهلی دین کە ڕاستیەکەی خۆی پێچەوانەیە. ئاین لەگەڵ هونەر هیچ دژایەتێکیان نییە، بەڵکو هونەر کۆنە بە کۆنی ئاین، ئاینیش کۆنە بە کۆنی مرۆڤ. دەست لە ملانن ئەتوانین بڵین کۆرپەلەیەکی هونەر کۆرپەلەیەکی ئاینە لە باوەشی ئاینە گەورە بووە و گەشەی کردووە. ئەگەر بڕوانین بۆ ئاینی پیرۆزی ئیسلام و لە قورئانەوە دەست پێ بکەین کە زۆر ئایەتمان هەیە و زۆر دەستەواژەمان هەیە و زۆر چیرۆک هەیە لە ئاستێکی بەرز و لووتکەی هونەری و هونەردۆستیە هەنگاوی ناوە. زانایانی ئاینی ئیسلامش بایەخی زۆریان داوە بەم بوارە. مرۆڤ و هەروەها بە شێوازێکی گشتی لە سەرەتاوەکە هەنگاوی ناوە لەژێر کاریگەری هونەردا بووە. مرۆڤ کاتێکە گوێگرێ لە بەیتە شیعرێکە مەجازی تایە، مرۆڤ کاتێکە گوێگرێ بۆ قەسیدەیەک هۆنداوەیەک، کاتێکە گوێگرێ بۆ ئاوازێکی دڕفێن، کاتێکە گوێگرێ بۆ دەنگێکی خۆش و زوڵاڵ، مرۆڤ کاتێکە ئەڕوانێ بۆ نیگارێک، کاتێکە گوێی لە خوڕی ئاوێکە بێ، لە گڤەی بایەکە بێ، لە شنەی شەماڵێک ئەبێ، جوانی درەخت ئەبینێ، گیایەک ئەبینێ کە سەما ئەکا لەبەر شەماڵێکە، لەبەر شنەی شەماڵێکە، ئەو کاتە ڕۆحی ئاوێزانە بێ و ڕۆحی ئاشنا ئەبێ بەم جوانی کە هونەر پێیە بەخشێ. زانایانی ئیسلام هەر لە مێژە بایەخیان داوە بەم چەمکە، بۆی ئەتوانین بڵین زانایانی ئیسلام و نووسەر و بیریاران لەگەڵ ئەوەیە کە زانا بوون داهێنەرش بوون لە بواری نووسینە، لە بواری ئەدەبدا، لە بواری شیعردا، لە بواری نەثردا، لە هەموو بوارەکانی ئەدەبیاتە ئەتوانین بڵین دەستێکی باڵایان بووە. بە درێژایی مێژوو ئەدەب دۆستی خۆی هەبووە، بەڵام ئەتوانین بڵین چەمکی جیابوونەوەی مرۆڤ یاخود هونەر لە ئینسانەکان و وەرگرتنی تایبەتمەندێتی لە چرخەکانی دواوەیە بووە کە هەندێک لە بیرمەندان شانازیەکەن بە چرخەکانی ڕابردووە و پێیان وایە شکۆی مرۆڤ لە چرخەکانی ڕابردووایە ئەم چرخە چرخی یاخود ئەم سەردەمە سەردەمی نەکسەی مرۆڤەکانە. ئەگە بڕوانین بۆ دەستەواژەی زانایان لە ڕابردووە لە چه ئاستێکی بەرزی هونەری و معریفیان و سیویانە، ئەگەر بڕوانین بۆ وتەکانی زانایەکی پایەبەرزی وەکو ئیمامی غەزالی، وەکو ئیبن القەیم بەڕەحمەت بن کە باس لە جوانیەکەن بە چه زمانێکی ئەدەبی نووسیویانەکە مخاتەبەی ڕۆحی ئینسانەکانیان ئەکەن و ئەنهێن نەجۆش و خرۆش. لە باسی ئەبوبەکری سیدیق ئیبن القەیم بەڕەحمەت بێ ئەفەرمێ بە زمانە عەرەبیە پاراوەکەی خۆی: لقد عاين الصديق طائر الفاقة يحوم حول حب الإيثار فألقى له الصديق حب الحب على روض الرضا فحمل الطائر الحب إلى حوصلة المضاعفة ثم على أفنان شجرة الصدق يغرد للصديق بأغلى وأنوى وبأغلى وأعلى فنون المديح مرددا قوله تعالى في شأن الصديق: وسيجنبها الأتقى الذي يؤتي ماله يتزكى فما لأحد عنده من نعمة تجزى إلا ابتغاء وجه ربه الأعلى ولسوف يرضاه. إنسان كجيه بلم دستواجية أو جارتيجا لا أبو بكر الصديق رضا ورحمته خويل بيلش آستك أبوه إيثارك بوه وشون بخشن دبوه. أدب ياخد هنر عزيزانم بریتە لە چەمکێکی زۆر زۆر گرنگ کە لە ئامێزی دینە بۆ لە ئامێزی دینە گەشەی کردووە. خوای پەروەردگار خۆی جوانە و جوانی خۆشەوێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ: إن الله جميل يحب الجمال. فەلسەفەی هونەر
یاخود فەیلسوفەکانی ئەوانی لە بواری هونەرا کاریان کردووە هەمیشە پەیوەستیان کردووە بەوەی کە هونەر کۆرپەی دینە و لە ئامێزی دینە گەشەی کردووە چونکە هونەر لەگەڵ جەوهەری ئینسانە ئەدوێت و قساکە کە ئەویش ڕۆحێتی ڕاستیەکەی مرۆڤ بە حکمی ئەوەی کە بوونەوەرێکی غەریب و نامۆیە لەم گردونەیە پێویستی زۆری بە هونەر هەیە زانایەکی پایەبەرز قسەیەکی جوانەکە یەخود شکسپیر برناتشۆ ببورن برناتشۆ ئەڵێ مرۆڤ کە ئەڕوانێ بۆ ئاوێنە دەموچاوی خۆی بینێ بەس کە ئەڕوانێ بۆ هونەر ڕۆحی خۆی بینێ بۆیە هونەر مخاتەبەی ڕۆحی ئینسانەکانەکات عەبدولغەنی نابولسی لە وتەیەکی زۆر جوانیە ئاماژە بە شتێکی ناوازاکە کە ئەفەرمێ مرۆڤ بۆیە کاتێ گوێی لە دەنگێکی خۆش ئەبێ حاڵەتێکی خوشوعی بۆ دروست ئەبێ لەبەر ئەوەی یاد ئەکەوێتەوە کە لە کاتێک کە نەبووە و لای خۆی پەروەردگار بووە لەو سەردەمەیە کە خۆی پەروەردگار خیتابی بۆی بووە ئەلەستو بێڕەبیکم قالوا بەلا لەو حاڵەتەی دێتەوە یاد ئەو دەنگە خۆشە زوڵاڵە بۆیە ئاسوودەی ئەکا ئەم دەنگە کاتێکە دێتە گوێی ئەم ئینسانە هونەر لە ڕاستیە مامەڵە لەگەڵ عیلما ناکە هونەر مامەڵە لەگەڵ شتی مەحسوسا کەمتر ئەکا مامەڵە لەگەڵ ڕۆحاکە بۆیە ئەو کەسانەی کە عیلمین کەمتر وایە کە بایەخ بن بە بواری هونەری علی عیزەت بیگۆفیت کە فەیلسوفێکی ئیسلامە قسەیەکی زۆر جوانەکە ئەفەرمێ ئەو کەسانی کە مولحیدن کەمتر وایە کە هونەرمەند و هونەردۆست بن بەڵکو ئەو کەسانی کە بڕوایان بەخوای پەروەردگار هەیە و بڕوایان بە ماوەڕا هەیە بڕوایان بە غەیب هەیە چونکە هونەر بەرەو غەیبمانە بە چونکە ئێمە کائینێکی نامۆین بەرەو غەیب هەر ئەڕۆینەوە ابن القەیم ئەفەرمێ ئەبێ بگەڕێنەوە بۆ مەنزیلی یەکەم جارمان کە لێەوە هاتوین بۆیە ئەو کەسانی کە دوورن لە خواپەرستیەوە کەمتر وایە کە ئاوێزان ببن و کەمتر وایە کە بتوانن مامەڵە لەگەڵ هونەرا بکەن قورئان باسی جوانیمان بووەکە قورئان باسی جوانی وڵاخ و ئاژەڵمان بووەکە قورئان باسی جوانی ئەم گردونەمان بووەکە باسی جوانی ئاسمانەکانمان بووەکە باسی هەموو ئەو جوانیانەمان بووەکە ئیمامی شاتبی بە ڕەحمەت بێ لە یەکێک لە کتێبەکانیە جارێکیان کەسێک دێ باسی زانایەکە کە رەخنەی گرتووە بۆچی خی گەورە لە قورئانەکە فەرمێ ئین هاذانی لە ساحیران یا قیرائەتێ ئین هاذانی لە ساحیران وەڵامێکی زۆر جوانایەتەوە ئەڵێ لەم یعمەلی القول في المەقول لەم یعمەلی العامل في المەعمول ئەڵێ بەسە ئیتر کۆتایی پێبێنە لێرەیە و بە شێوازێکی دەستەواژێکی زۆر ئەدەبیانەی زۆر جوان وەڵامیاتەوە لە قورئانی پیرۆزە خۆی پەروەردگار ئاماژاکە بۆی کە ئینسان پێویستە جوانی خۆی بپارێزێ بەتایبەت لە مزگەوتەکانە بۆیە جوانی دیمەنە جوانی ناخە جوانی ڕۆحە هونەر لەگەڵ ئەم ڕۆحەیە قساکە و ئەم ڕۆحەش بەرەو جوانیمانە بە جوانیش بەرەو خۆی پەروەردگارمانە بە ئێمە لێرەوە خۆشحاڵین کە گوێبیست بین لای مامۆستا تۆفیق کەریم و پێگەی هونەر لە کۆمەڵگەی کوردەواریە لە چ ئاستێکایە و لە چ قۆناغێکایە خۆجی مامۆستاگیان خەڵام فەختان کایەخوا سەبارەت بە هونەر خوجەناوت فەرموو هونەر لەگەڵ سروشتی ئینسانە کە مرۆڤ بووە هونەریش بووە بۆ چونکە هونەر بریتە لە کۆمەڵە چالاکی جۆرا و جۆر مرۆڤەکان دەریە بڕن بە مەبەستی گەیاندنی توانا و بەهرە و سەلیقەی خۆیان واتە کاتێکە ئێوە بەهرە و سەلیقەی خۆی دەرخات چالاکیەکە کات جا چالاکە بینراو بێ بیسراو بێ بە پیشەیی بێ هەر شتێک بێت ئەوێت جۆرێ لە هونەری تیا بەدی بکات هونەر کەواتە هونەر لەگەڵ ژیانی ئینسانە هاتووە کاتێکە ئاینی ئیسلامی ژێت ئەوە کە مهمە کە جەنابەت فەرموود ئیسلام هیچ کە پەیوەندی بە سروشتی مرۆڤ بێ منعی نەکردو ئەگەر ئێمە دیقەتی سەرجەمکایەکانی ژیان بدەین ئەوەی پەیوەندی بە مرۆڤ هەبێ بە سروشتی مرۆڤ هەبێ ئیسلام منعی نەکردو بەڵکو ڕێگەی پێداوە و زۆرجاریش هانی داوە بۆ چونکو مرۆڤەکان خی گەورە دروستی کردوون بە سروشتیشیانەوە خی گەورە ئینسانی وای دروست کردووە لاین لە ڕووی سروشتەوە حەزی بە سەلیقەیە حەزی بە جوانیە حەزی بە کۆڵە جۆرێ لە هونەرکاریە لە ئیش و کارە لە دەربڕینە وای پێخۆشە یعنی کابرا شعرێکەڵێ ئەگەر بە دەنگێکی خۆش بێڵێ کابرا زیاتر تەسیری تێکات قسەیەکە کات ئەگەر جۆرێ لە وکۆڵێ ڕەوانبێژی بێ
زیاتر کابرا پێی خۆشە کەواتە دینی ئیسلام نەهاتووە بۆ ئەوەی سروشتی ئینسان ببچڕێ لە مرۆڤ تەنها هاتووە تەنظیم و تەرتیبێکی بووەکات ئەو تەنظیم و تەرتیبش لەبەر خاتری بەرژەوەندی کەسەکە خۆی هونەر بابەتێکی فراوانە جەنابەت فەرمووت ڕەنگ بە ئینسان لە بەرنمەیەکی ئاوا نەتوانێت ینی حەقی خۆی پێ بدات چونکو کایەک نییە لە کایەکانی ژیان هونەری تیان نەبێت دەیتر ینی چۆن ئەم هەموو شتە باسەکرێت بەڵام ئەمەی کە زۆر معلومە لە ناو ئێمە ئیسلام هات چی کرد ئیسلام هات ئەو بەشە هونەریانەی کەواوەکو زیادەڕەوی تایە بە شێوەیە لە شێوەکان کەمی کردەوە و ئەوەیش کەواوەکو خۆی مەبەستێتی خزمەتێک بە بانەواز و بە ئینسانیەت و بە بەرژەوەندی خەڵکەکات گرنگی بەوەدات وردە وردە ئەم کۆڵێ تەوەجوهە دینیە لە ناو کۆمەڵگەکانە ڕەنگی دایەوە بۆ نمونە هونەری پەیکەرتاشی یەکێکە لەو هونەرانەی زۆر باو بۆ زۆر هەبوو ئەمانە بەڵام لەبەرەوە ئیسلام لە کۆمەڵگەیەکە هات لە پێشەوە کە کۆمەڵگەیەکی بتپەرست بوون و پەیکەریان دروستە کردو ئەمانە ئاینی ئیسلام زۆر بە توندی بەرامبەر ئەم وەزع وەساوە و لەوەی لە ترسەوەی دووبارە پەرستنی ئەو پەیکەرانە بێتەوە بۆیە ئاەت و حەدیثێکی زۆر لەو مەجالا هاتن و علەماش هاتن تەویلی کۆمەڵی ئاەت و حەدیثیان کرد بە شێوەیە لە شێوەکان لەم وەزعە ینی هونەری پەیکەرتاشی دواکەوت بەڵام ئاینی ئیسلام لەبەرەوەی هونەری نووسین تایە زۆر بەقۆت بووە هەر بەرنامەکەی جەنابەت نون وەلقەلەمی لێەوە دەست پێ کرد ئیسلام دینی خوێنەواریە ئیسلام دینی قەڵەم و نووسین و ئەمانەیە و هەموو شتێکی بە نووسین بێت ئەبینین لێرە چی هاتە پێشەوە هونەری زەخرەفە و هونەری نووسینی جوان و هونەری دەربڕینی شتەکان بە شێوەیەکی جوان و هونەری ئینجا قورئان کە خۆی بۆ خۆی پڕە لە بەلاغەت و فەساحەت و بەرزترین کتێبە لەو مەجالانە ئەبینی کە قورئان ئاوا هات زانایان لە دوای ئەوە لەم مەجالا گرنگی زۆران پێدا لە ناو کوردەوارە بێگومان جۆرەکانی هونەر هەمووی هەبووە گومانم لەوانە چونکو کوردەواری بەشێکە لەو بەڵام بە زیادە ڕەوی و بە کۆڵە هینیشەوە ئاینی ئیسلام هات ئەوەی کە جیاوازە ڕەنگە لەگەڵ زۆر میلەتی ترا میلەتی کورد باوەشێکی زۆر فراوانی بۆ ئاینی ئیسلام کرد با بڵێن باوەشێکی زۆر قوڵی بۆ ئاینی ئیسلام کردەوە یعنی بەبێ ئەوەی زۆری لێ بکات بەبێ ئەوەی کۆڵە شمشێرەکەی بەسەریەوە بێت ئیسلام ڕۆحی ئیسلام چیتیا بوو کۆمەڵگەی کوردەواری بەم شێوەیە هاتن وەریانگرت ببینە لە ناو کوردەواری ئەمە باسی پەیکەرتاشیمان کرد پەیکەرتاشیت مێژووی زۆر تازەیە من دڵنیام ئەگەر ئاینی ئیسلام ئەو حەزڕی نەخستایە سەری بە پێی کۆمەڵی نووسین کە لە بەردەکانە هەیە کۆمەڵ هەیکەل کە دروست کراوە ڕەنگ بێ زۆر شتی گەورە هەبوو خەڵکەکە بێبێ ئەوەی هینیکەن سەرەکەن دینەکەیان زۆر گرنگی بۆ مەسەلە نادا یاخود منعیەکە وردە وردە دوورکەوتوت بەڵام هونەری نووسین یعنی ببینە خۆشنووسەکانی عالەمی ئیسلامی زۆرێکیان کورد بوون ببینە با بڵێن ئەزانی قورئان هەیە نازانم 5 سانتینە 6 سانتین زۆر گەورەیە هەیە بەڵێ زۆر لاپەڕەیەکە مەسەلە بەخە و باڵای کەسێک زیاتر دەبێت و ئەوانە هاتووە لە مەجالەکانی ئەدەب و ئەمانە فلان عالمان هاتووە شەرحی هەموو فقی کردووە بە کەلیماتی عەرەبی هەموو لغەی کردووە هەموو نازانم چی کردووە بە بەلاغەتێک و بە فەساحەتێک ئەو هاتووە مەسەلە بە 100 شعر باسی کردووە تۆ بێ 100 لاپەڕی لەسەر بنووسی ئینجاوەکو بە حسابی خۆت هێشتا حەق پێ نەداوە ئەوەی بۆ ئێمە ماوەتەوە مەسەلە شاعیرەکانمان ببینە هەرچی فەن و فنونی دینی هەیە لە ناو ئەدەبیاتیانە ڕەنگی داوەتەوە لە ئیسلامە ئەگەر سەیری ئامێرەکان بکەین ئەم باسی حرام و حەڵاڵ ناکەین بەمعنی ئێمە مفتی نین و فتوا بدەین بەڵام قسە زۆر کراوە لەسەر ئالەتە مۆسیقەکان بەڵام بۆ دوانیان کۆڵە مەجالێک ماوەتەوە حتا ئەوانش کە زۆر توندن لە دوانانە کۆمەڵە مەرجیان داناوە ئەڵێن بەم مەرجانە قەیناکە دەف و شمشاڵ لە ناو کوردەواری ئێمە ئەو دوو ئالەتە گرنگی پێدرێ زیاتر گرنگی پێدراوە ئێستا دەف بە ئالەتێکی مۆسیقی ڕەسەنی کوردی دانرێ و شمشاڵیش بە هەمان شێوە بەڵام ئەوانی کاڵێ ئەمە لە فارس وەرگیراوە ئەوە غەربیە ئەو لە تورکە وەرگیراوە ئەمانە ئەمە خۆی بۆ خۆی نیشانەی کاریگەرە دینەکەیە ئەگینا بۆچی تەنها ئەو دوان نەماوەتەوە ئەی ئەوانی کە بۆ نەماوەتەوە
بەعکسیشەوە حتا ئەم دوو ئالەتە هیچ عیبە نەبوو لە خانەکانە بەکار هاتووە، لە تەکیەکانە بەکار هاتووە، لە مناسبەکانە مۆلوونامەیە کراوە، مەسەلە لە دایکبوونی مناڵێک کراوە، عقیقە و ئەمانە خەتەنە سوورانە هەردوو ئالەتەکەی تا بەکارهاتوە زۆریش تەبیعی بووە، سۆزی دەروێشان و ئەمانە. بەڵام بەعکسەوە تەفڵ و مەسەلە ئالەتە مۆسیقەکانی تر جوزە لەوانە کەلیمەی زۆر ناشرین لە ناو کوردەواری بۆی بەکار هاتووە. ئەمەش بەڵگەی لەسەرەوەی ینی کوردەواری ویستویانە ئەمە ببغزێن لە ناو خەڵکە. ینی جەناب سەیری کەلیمە ناشرینەکان بکە کە بەرامبەر بەو کەسەی کە مەسەلە جوزەیانە لۆتی وتیانە نازانم چاوەش وتیانە ینی کەلیماتێکیان بۆ بەکار هاتووە ئیتر کابرا یەکسەر هینی کردووە وەستاوە دوورکەوتۆ. ئەو کەسێک کە تەواشیحی وتووە سروداینەکانی وتووە بە ڕێز و حرمەتێکەوە لە دیوەخانەکانە لە نازانم کوێ دانراوە لە لای مامۆستا ئاینەکانە دانراوە. بەڵام ئەم مەوزوعەوەنە هین بووە فەراد فیروڵە گەڕێنەوە لە کتێبەکە یا دەربارەی هونەری گۆرانی مۆسیقا ئەڵێ لە سەردەنی مەلافەندیە کۆمپانیایەکی بریتانی هات علیمەردانیان ڕاستپار بەوەی کەواوەکو گۆرانی بێژە دەنگخۆشەکان بانکات و گۆرانیان بۆ قەوانکە بە قەوان بۆیان تەزجیل کات و ئەوانە ئەڵێ ئیتر گۆرانی بێژی باشە بوون هاتن بۆ لای مەلافەندی کۆی کردنەوە لەوێ بەشێکیان لەژێت تەسیری مەلافەندی خۆی مەلافەندی هەولێر مەبەستمانە بەشێکی شەهر خۆیانە ئێمە ئەم گۆرانیانە مادەم مۆسیقای وا لەگەڵ گۆرانی تاینەک بەبێ مۆسیقایان کرد. هێشتا تا ئەمە ئەم سەردەمەی ئەخیرە ساڵی باسی تای سەدەی بیستەکەین و هێشتا وەکو ئەو کاریەک گەلێدینیە ماوە واتە ئێمەی کوردەواری ئەگەر باسی هونەر بکەین لە کوردەواریە ئەو بەشە هونەرەی کەواوەکو دین ئیهتیمامی پێدا و گرنگی پێدا ئەبینی لە ناو کوردەواریشە باوە و بەناوبانگە و ڕێز و حرمەت و قورسایەکی هەیە و هیچ عیبەیەکی تیان نییە. بەڵام ئەو بەشەی کەواوەکو ئیسلام گرنگی پێنەداوە پراوێزی خستووە یان هەندێک لە عولەما قسەیان لەسەر کردووە ئەبینین بە جۆرێک لە جۆرەکان ئەویش لە ناو کۆمەڵگەی کوردەواریە پراوێز خراوە. کەواتە ئەمە ئەیسەلمێنێ کە ئێمە لە زۆر شتا دینی ئیسلام کاریگەری تێکردوین و کاریگەرێکی زۆر وەکۆڵە ئیجابی بە تایبەتی لە مەجالە هونەرێکە. دەستت خۆش مامۆستای بەڕێز ئێمە دوای ناوبڕێک گەڕێنەوە. بەڵێ جەنابی دکتۆر ئیسماعیل بەرزنجی خۆشحاڵین گوێبیستی وتەکانی بەڕێزەشێ ببین و دید و بۆ چوونێ سەبارەت بە کاریگەری هونەر لەسەر کۆمەڵگە. دەستە خۆش بێ و زۆر سوپاس مەنای خۆی گەورە و میهرەبان. بەڕاستی قسەکردن لەسەر هونەر فرەڕەهەندە وەکوڵەیە کوردەواری ئەڵێ ئاوکێشە، بەڵام ئەگەر بمانەوە ئێمە باز لە ڕۆڵی هونەر بکەین یاخود ئەرکەکانی هونەر لە کۆمەڵگا و لە لای تاکەکان ئەوە ئەتوانین حەسری بکەین لەوەیە کە ئەڵێ کۆمەڵێک تێڕوانینی جیاواز هەیە بۆ هونەر بە تایبەتی لە ئێستەیە مەداریس و قوتابخانەی جیاواز هەیە بۆ هەر یەکێک لە ژانرە هونەریەکان. بەڵام بە شێوەیەکی گشتی هونەر هەر لە سەرەتاوە وەکو جەنابەت کە ئاماژەت پێکرد لە سەرەتای مرۆڤایەتیەوە تاکو ئێستا دووسێ ئەرکی زۆر سەرەکی هەیە لە ناو کۆمەلگایە جێبەجێ ئەەکە. یەکێک لەوانە ئەرکی خۆچەسپاندنی ئینسانە مرۆڤە، یعنی مرۆڤ بە ممارەسەکردنی هونەر جا هەر جۆرە هونەرێک بێ، شعر وتن بێ، ڕەسمکردن بێ، مەسەلەن مۆسیقا لێدان بێ، شانۆ و نواندن بێ، بە دەرەجەی یەک ئەو کەسە وەکو ئینسان خۆی ئەبینێتەوە لە ناو کارە هونەریەیە، خۆی ئەنوێنێتیایە. یعنی جاری وا هەیە کەسی هونەرمەند، کەسی شاعر وەکو جۆرێک لە حاڵی لێیەت بەڵام کە تعبیر ئەکا یاخود ممارەسەی جۆرێک لە هونەر ئەکا هەستەکەی ئاساییە بێتەوە و ئەو سۆز و هەڵچوون و عاتیفەی کە لە ناخیا بووە تا ڕادەیەکی زۆر یعنی ئاساییە بێتەوە. ئەوە دلیلە لەسەر ئەوەی کە هونەر بە دەرەجە یەک بۆ کەسی هونەرمەند ڕۆڵی تایبەتی هەیە کە بریتیە لە دۆزینەوەی خۆی لە ناو هونەرەکەیە. یەکێکی تر لە ئەرکەکانی هونەر لە کۆمەلگایە بریتیە لە گەیاندنی جوانی یاخود ئیسارەکردن و وروژاندنی جوانی لە لای بەرامبەر، یعنی ئەرکی هونەر بۆ بەرامبەر.
ئەمەیان هەر جۆرێک لە هوەر بێ شعر بێ پەخشان بێ یاخود جۆرەکانی تر بێ جۆرێک لە هەستکردن بە جوانی و بە خۆشی و ئاسوودەیی لە دەرونی کەسەکانە ئەڕوێنێ. بۆیە کەسێک کە هوەر دۆست بێ هەمیشە کەسێکی سەلار و سەنگین و ئاسوودە و ئارامە لە ژیانی خۆیان، چونکە چێژ لە کۆمەڵێک شت ئەبینێ کە خەڵکانێکی تر لەوانەیە ئەو چێژەی لێ نەبینن. بۆ نمونە جەنابەت ئاماژەت کرد بە سروشت، ئەو جوانی کە لە سروشتا هەیە کەسێکی هوەر دۆست و جوانی دۆست کە بە سروشتا ئەڕوا یەک پارچە ئەو سروشتە بێ بە جوانی و بە ئاسوودەیی لە ناخی ئەو کەسەیە، ڕنگدانەوەی ئەو سروشتە ئەبێتە ئاسوودەیی لە دەرونی ئەو مرۆڤایە. لەبەرەوە ئەرکێکی تری بریتە لە ئاسوودەکردنی بەرامبەر ئێمە. تەنانەت قورئانی پیرۆز ئەبینین کە لە چەندین شوێنە ئاماژەی بەوە کردووە کە خوێندنی قورئان ئاسوودەی بە دڵ و دەروون ئەبەخشێ. ئەو ئاسوودەیە لەکوێوێت؟ ئەوە لەو وشە و دەربڕینە جوانانەیە کە قورئان پێی هاتۆتە خوارەوە. هەر جارێ ئەسڵان قورئان خۆی قیمەی هوەر و جوانیە، یعنی لە ڕووی هوەری وتنەوە قورئان لەو پەڕی جوانیایە، هەموو ئەو ڕەگەزانەی تایە کە ڕەخنەگران باسی ئەەکەن کە پێویستە لە دەقێکا هەبێ کە پێی بوترێ دەقێکی باڵا و دەقێکی ئەدەبی یاخود دەقێکی هوەری، هەمویان لە قورئانە هەیە. مەسەلەن بەکارهێنانی زمانێکی تایبەت کە جیاواز بێ لە زمانی قسەکردنی ڕۆژانە. ئێمە هەر یەکێک لە ئێمە بە زمانێکی سادە و ئاسان لە ڕۆژانە قسەکەین، چونکە مەبەستمان ئەوەیە مەبەستەکان بگەینین بە یەکتری لە یەکتری تێبگەین. بەڵام زمانی تایبەت زمانێک کە پەنا ئەباتە بەر تەلیسم، پەنا ئەباتە بەر ناڕاستە و خۆیی لە گەیاندنە. لەبەر ئەوەی ئینسان لە قسەی ناڕاستە و خۆیە لە تەویلکردن گەڕان بۆ تەویلی قسەی ناڕاستە خۆ چێژ ئەبینێ. بۆیە لە ئاەتێکی قورئانە جاری وا هەیە ئەگەر بتەوێ بە قسەی ئاسایی و زمانی تێگەشتنی ڕۆژانە بیڵێی پێویستت بە یەک لاپەڕەیە، بەڵام یەک ئاەت هێناوێتی بۆت. ئەو ئاەتە کە ئەگاتە زەینی متەلەقی وەرگر لە ناو زەینی متەلەقیا وێنەیەکی زۆر جوان دروست ئەکا کە ئەو وێنەیە ئەستەمە بە قسەیەکی ئاسایی دروست ببێ. هەموو ژانرە هوەریەکانی تریش هەر بەو شێوەن، ینی هەر یەکەیان بەشێک لە ژیان، بەشێک لە چێژ ئەبەخشن بە ئینسان. ئەوە بەنسبەتی وەرگرەوە، بەنسبەتی کۆمەڵگەشەوە هەر بەڕاستی هوەر خۆی معنە ئەبەخشێ بە ژیان. هوەر وەکو ئەوترێ ڕۆحی ژیانە. کۆمەلگا لەوانەیە هەمووی لە ئاستێکانە بێ بتوانێت لە هەموو هوەر تێبگا، بەڵام هەموو کۆمەلگا چێژ ئەبینێ لە هوەر. بەبێ هوەر بە جیاوازی جۆرەکانیەوە کۆمەلگایەکی ڕق و تەق و ناخۆش و یعنی زبر بوونی هەیە. بۆ نمونە تۆ ڕۆیتە دەرەوە بۆ ناو بازار، لە ناو جەنجاڵی بازارە مزگەوتێک ئەبینی، ئەو مزگەوتە بە جۆرێک لە زەخرەفە ڕازێنراوەتەوە، بە کۆمەڵێک ڕەنگی جۆرە و جۆر ڕازێنراوەتەوە کە هەر لە دوورەوە هەست ئەەکەی ئەمە کوتلەیەکی جیاوازە لەو کوتلەی لە ناو بازارڕ ئەو جەنجاڵی کە هەیە. بۆیە جۆرێک لە ئاسوودەی لە خۆشی، یعنی دەرونی ئینسان ئەگەر چی دەرونێکی هوەر دۆستیش نەوێ، بەڵام لە کاتێکا کە ئەڕاتە ناو تەفاسیلی ژیانەوە ئەو شتانە ئەبینێ هەست ئەکا کە بەڕاستی ژیان چێژ بەخشە. بۆیە هوەر بە هەموو شێوەکانیەوە چێژ ئەبەخشێ بە کۆمەلگا و ژیان و ڕۆح ئەبەخشێ بە کۆمەلگا. تۆ تەسەوری کۆمەلگایە کە هیچ جۆرە لە جۆرەکانی فەنیتیانە بێ، نە مۆسیقایەکی تیابێ، نە دەنگێکی خۆشی تیابێ، نە بەکارهێنان و تەنسیق لە بینی ڕەنگەکانە هەبێ، نە وتەیەکی جوان و شعرێکی جوان و قسەیەکی خۆش ببیستی، یعنی بەڕاستی بێ چ کۆمەلگایەک بێ. ئەوە لەبەرەوە لەسەر کۆی کۆمەلگا هوەر کاریگەری خۆیدا ئەنێ تاگەکان ئایا هەستی پێ بکەن یاخود هەستی پێ نەکەن. جەنابیشتان ئاماژەتان کرد بە کۆمەڵێک لە ڕەگەزەکانی هوەر یاخود ژانرە هوەریە جیاوازەکان کە بەڕاستی من پێم وایە غەدر لە هەندێکی کراوە، لەوە نایەچێ ئێستا بتوانین باسی ئەوە بکەین کە ئاینی ئیسلام هوەری دابەش کردووە بۆ هوەری باش و هوەری خراپ، هوەری حرام و هوەری حەڵاڵ. بەڕای من شتی وا وجودی نییە، بە دەلیلی ئەوەی نە لە قورئانە نە لە فەرمودەیە ئێمە ئەو دابەشکردنە زۆر زەقەمان نییە، بەڵکو قورئان یاخود بڵێن ئاینی ئیسلام بە هەردوو مەزدەری قورئان و سونەتیشەوە هەڵسوکەوت لەگەڵ هوەرا بە شێوەیەکی جوزئی ئەکا.
بە شێوەیەکی کولی هوەر بە هیچ جۆرێک لە ئاینی پیرۆزی ئیسلامە نە مەحزورە نە حرامە نە ڕێگە پێ نەدراوە، بەڵکو لە جوزئیەت و تەفاسیلی ئەم هوەرەیە کەدا ئەبەزێتە ناو کۆمەلگا ڕەهەندی کۆمەڵایەتی وەرئەگرێ ئەو کاتە لە ڕۆ کۆمەڵایەتیەکەەوە ئاینی ئیسلام قسەی هەیە لەسەری هەر بۆ نمونە مەسەلەن نەگەرێمێ بمانەوە قسە لەسەر شعر بکەین زۆر کەس هەیە ئەڵێ لە ئاینی ئیسلامە فلان شعر حرامە فلانیان حەڵاڵە ئەسڵەن چەمکی حرام و حەڵال هەر بۆ مەجالی فقهە یعنی بۆ مەجالی هوەر و ئەدەب گونجاو نییە بەڵام ئەوە هیچ بنەمایەکی نییە چونکە ئێمە نە لە قورئانە نە لە سوننە تا شتێکمان نییە شعرت بۆ دابش بکە بەڵکو شاعیران دابش ئەکا کاتێک کە ئەم شعرەدا بەزێتە ناو کۆمەلگا ڕەهەندی کۆمەڵایەتی وەرئەگرێ کۆمەڵک ئەبعادی تری تێکەڵ ئەبێ لەبەر ئەوە قورئان و فەرموودە ژیان هەڵس و کەوت لەگەڵ ئەو بەشەیە ئەکەن بۆیە قورئان پێمان ئەڵێ وەالشوعەراء یەتەبیعهم الغاوون کام لە شاعیران خەڵکی سەر لێشێەوە دوایان ئەکەوێ ناڵێ شعر کۆمەڵک لە شاعیران بەڵام ئەو شاعیرانە بۆ لەبەرەوەی لە کۆمەلگای جاهیلیە شاعیر جێگای پێغەمبەرانیان گرتبەوە کۆمەلگایان ئاڕاستا کرد مەفاهیم و چەمکی خراپیان بەسەر خەڵکە ئەچسپاند لەبەر ئەوەی بە شعریش ئەیان و لیان وەرئەگیرە لەبەر ئەوە بەو منزور و منطلقە ئەبێ ئێمە لە هوەر بڕوانین بە هەمان شێوە هوەری مۆسیقا هوەری دەنگخۆشی یاخود هەر جۆرێک لە جۆرەکانی تری هوەر لە ئاینی پیرۆزی ئیسلامە زۆر مباح و ڕێگە پێدراوە بەڵام ئەو جوزئیەتە کۆمەڵایەتیەکە تەحکومی پێوە دەستە خۆش جەنابی دکتۆر ڕاستیەکەی ئەوەی کە سەرنجی ڕاکێشام لە قسەیەکی بەڕێستا ئەویش ئەوەیە کاڵی ئینسان کە قورئانە خوێنێتەوە ڕۆحی ئاسوودا بێ یا شتێکی جوان ئەبینێ بێگومان ئاسوودا بێ خۆی جوانی لە ئەسڵا هەیە غەیبە قورئانیش زمانی غەیبە ڕاستە لە دنیای خوێنی بە زمانی غەیبە مرۆڤیش خۆی کائینێک و بوونەوەرێکی غەیبیە لە ئەسڵا نامۆیە لێرە بۆ یەکە گوێی لە وتەکانی لای غەیب ئەبێ بێگومان بەوە ئاسوودا بێ و کامەرانە بێ بەواتایەکی تر ئێمە لقێکین لە درەختی غەیب کاتێک ئاسوودابین کە ئەگەڕێنەوە بۆ ئەوێ و هەر شتێکش لەوە بێ ڕۆح و گیانمان ئاسووداکە ئەمە زۆر گرنگە کە ئێمە ئەگەم بۆی بە جوانی بۆی ئەڕوانین بۆ ئەو حاڵەتانە بابەتێک هەیە تەبعەن سەبارەت بە بابەتی هوەر لەگەڵ جوانی طبعاً جوانی چەمکێکی زۆر گرنگە ئەتوانین بڵێن هوەر خۆی جوانە وەکو دکتۆر ئاماژەی پێکرد هوەر خۆی ناشرین نییە هوەر خۆی خراپ نییە ئەتوانی بڵێ هوەرمەندێک کە بە خراپە بەکاری ئێنێ ئینا هوەر خۆی ئینسان بەرەو خراپە نابە ئەوە ڕۆحی تاریکی کەسێکە ئەوە بیرکردنەوەی سەقەتێکی کەسێکە کە ئەوێ ئەم هوەرە لە ڕێگەیم هوەرەوە بەرەو خراپ و خراپەکاری بڕوا جا ئێمە بڵێن هوەر لەبەرەوەی کە خراپی پێکرێ بەکارینەی نابێ خۆ زمانی ژوایە بۆ نمونە زمانی ژوایە یعنی تەنانەت لە قورئانی پیرۆزە خۆی پردگاکە فەرمێەوە من الناس من يشتري لهو الحديث ليضل عن سبيل الله يعني ليضل عن سبيل الله جا خۆ ئەگەر ئینسان بێ قورئانێکش بکڕێ مەبەستی پێ بۆ ئەو بێ ليضل عن سبيل الله هەر حرامە بێ تەبارەت بە ئەوەی کە مامۆستا تۆفیق ئاماژەی پێکرد بواری پەیکەرتاشی ئەو بوارانە طبعا فەرقێک هەیە زۆر هەیە لە نێوان سەنەم لەگەڵ تیمثالە تیمثال ئەگەر پەرسترا ئینجابێ بە سەنەم پەیکەری بوذا بووە لە ئەفغانستان و حکمی ئیسلامیش بۆ نەڕوخێنراویش لە مووسڵ هەمانە هیچ هەزاران ساڵ پێش ئێستەیەکە لەم دوایەوە ئەزانم تێکیان شکاند و ڕوخاندیان ئەمەش ئەکرێ کە قسەی لەسەر بکرێ نەک بەو ڕەهاییەی کە مەسەل ئێستا لە ڕابردووە بۆ نمونە دومیەی ئەتفال مناڵان بووە یاری مناڵان بووە وەکو پەیکەرێ بتێوا بووە بەڵام حەڵال بوو بۆ چونکە گومانی ئەوەی لێ نەکراوە ببێ بە ژەهرێ بوو بتپەرستی بەڵام شتێکی ترکە گومانی ئەوەی لێکرێ بێگومان ڕێگرێ و حاڵەتەی لێکراوە ئەوەی سەرنجێک هەیە ئەوش ئەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکیان مزگەوتیان دروستەکە طبعاً یەکێک لە سەحابەکان بە سەحابەیەکی تری وتی تۆ قوڕەکاریەکە مەکە بڕۆ خشت بێنە یاخۆت شتێکی ئاوا بێنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی دعه إنه يمس الطين بجمال لێی گەڕێ ئەوە دەست و پەنجەی زۆر نەرم و جوانە لەگەڵ ئەو قوڕەیە ئەم جوانیە ئەتوانین بڵێن هەوێنە ئینسان عاشقی جوانیە هەموو جوانیەک لە دەستەواژەیەکە لە وتەیەکە لە نیگارێکە ئەگەر بڕوانین ئێمە بۆ شاعرێکی گەورە و مەزنی وکو مەحوی لە وشەگەلێکی سادە یعنی وشەگەلێکی ساداکە بە کانیاوی معنا وشەکەلێکی سادە والێکا کە جواناوی لێ بچۆڕێ نالی شاعر بە ڕەحمەت بێ
لەو شەسازیە ئینسان سەرسامەکە یعنی گۆران لە وەصف و لەو بوارانەیە کە ئەسپی خۆتاوەدا سەرنجی ئینسان ڕاکێشێ زۆر پێشی ئەوان پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمی بەرامبەر بەخۆی ئینی ئوتیت جوامع الکەلیم بەڵێ وانی قوربان بەڵێ زۆر ینی ئەمەی ئەمان وەکوڵێ جۆگەیەکە لە دەریا گەورەکەی ئەوە باسی جوانیت کردماوە عەفو ینی ئەگەر خۆزگای ئەمە یەک بەرنامەدا بنێ بۆ جوانیەکان لای پێغەمبەری خۆ صلی الله علیه و سلم ینی جوانبینینی جوانی سەلیقەی جوانی ناوێنەوە ینی زۆر حەدیثێکی پێغەمبەری خۆی صلی الله علیه و سلم زۆر پێم سەیر بوو ینی زۆر سەرنجی ڕاکێشام قێلێکی بینی بەسەر قەبرانە ئەڕۆشتن قێلی قەبرێکی بینی کێ لە قەبرەکە خوار بوو لار بووبوویەوە پێغەمبەر فەرمووی ئەو خێلە ڕاستکەنەوە یەکێک لە سەحابە فەرمووی قوربان بۆ هیچ عەزیەتی مردووەکە ئەداوە کێ لە خەرا مردووەوانە فەرمووی نە بەس عەزیەتی چاوی ئێوەدا زۆر سەرنجی ڕاکێشام قسەکە زۆر جوانە عەزیەتی چاوی ئێوەدا تۆ شتێکی لاروێرە ئەمە ئەسڵای ئاوا ڕێک بێ کە لارە بێ ئینسان گە تۆ چاوەکە جوانی تێکەدا مەبەستمەوەی ئەگەر سەیری جوانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سیر کە چەندێ مناڵی ناوناوە حەسەن و حوسەین و نازانم ئین الله جەمیل یحب الجەمال و یعنی هەرچی ناوی گەش و خۆش و جوانە پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆی کردووە هەرچی ناوی زبر و ناشرین و ڕقیشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە جۆری لە جۆرەکان گۆڕی هەر کارەکانی خۆی گەورەش ینی هەمویان لەو پەڕی جەمال و جوانیان دروستکراوەکانی ینی ئەوەی کە خوا فەرمێ وەلەقەد خەلقنا الئینسان فی ئەحسەنی تەقویم خۆکرا هەر ئەو مرۆڤ بەو شێوەیە لەبەرەوەی مرۆڤ بۆ عیبادەت دروستکراوە ئەکرا بە شێوەیەکی تریش دروستی کا و عیبادەتەکە شەر بکە بەڵام هاتۆ بە جوانترین شێوە دروستی کردووە الذي أحسن كل شيء خلقه أو إحسانش طبعا جوانية لەوێ هەتا سروشتی ژیانی مامۆستا تۆ سیر کە مەسەلەن لە شوێنێکە بینیم ئەگەڵی خوای گەورە پەپولەی دروست کردو خۆ پەپولە زۆر ناسک و جوانە بەڵام باڵەکانیشی نەخشاندووە لەگەڵیا ێ باش ئەگەر ئەو نەخشەشیتیانە بواە خۆ پەپولە هەر جوان هەر ناسک بوو بەڵام ئەوە ئیزافەکردنیەکە لە جەمال و لە جوانی بۆ ئەوە بەڕاستی دکتۆر عەفو پاییز کە ئەم گەڵا ئەوەریێت و ئیتر پاییز بە حساب وەرزی خەم و خەفەت و ئەو شتانە ینی وا یۆ ناکراوە بەڵام کاتێک کە سەیری گەڵا ڕێزانەکە ئەەکەیت و جوانی و ئەوانە یعنی خۆی بۆ خۆی جوانێکی زۆر عەجیب هەیە لە ئەم وەرزە خەزانەدا نووسەرێک قسەیەکی جوانەکە باسی ئەنیشتاینەکە ئەڵێ نەزەری ئەنیشتاین کاتێک بەرهەم هات کە عەبقەریەکی وەکو ئەو حیسی جەمالی تیابوو هەر کەسێک قیمەت و بەهای جوانی نەزانێ ناتوانێت بێتە هونەرمەندێک بۆیە جوانی دافعێکی زۆر بەهێزە بۆی کە مرۆڤەکان بکاتە کەسانی داهێنە ئەیکاتە عاشق ئەیکاتە شەیدا ئەیکاتە تامەزرۆ بۆی بگا بۆ جوانی کە خۆی مەبەستێتی تەنانەت ئەو کەسانی کە نابێغەن گەشتونەتە لووتکەیەک لە داهێنانە ئەگەر حیس و هەستی جەمال و جوانیان تیانە بواە بێگومان نەئەگەشتە ئەو داهێنانی کە خۆیان داهێناوە بۆیە ئێستا نەزەریەک هەیە کە نەزەریەکە تەبەن نەزەریەی نسبەی جەمالە یاخوا نسبەت ذەهەبیە ڕێژەی ئاڵتوونی ڕێژەی ئاڵتوونی ئەوەیە کە جوانیان بینیوتۆ لە 1.6 بۆ نمونە مەسەن ئەمەی ئینسان تا ئێرەی ئینسان لە تۆقی سەرەوە تا ئێرەی نێوچەوانیەوە 1.6 لوتێتی هەتا چەناگەی لە سەری هەتا ناوکی 1.6 هەتا قاچی هەتا ناوکی 1.6 ئەوەیە لە کەعبەیە لە زۆر شوێنە لە درەختێکە لە دەرگایەکە کە ئەمە سڕێکە لە جوانی لەم گردونەیە کانی خۆی پەروەردگار ئیدای خستو و کردو و خستوێتی ئەم گردونەوە بۆیە جوانیەکێکە لە چەمکە زۆر زۆر گرنگەکان کە لە بواری فەنە ئەتوانین بڵین ئەسپی خۆی تاوداوە و کاریگەریەکی زۆر زۆری هەیە زۆر لە زانایان بۆ نمونە فەیلسوفی بە ناوی C.S. لویس ئەڵێ زۆرینەی هەرە زۆری بەشەر بوون بە عیلمی دوای ئەوەی کە هەستیان کردووە ئەم گردونە کۆمەڵە یاسا بەڕێوەیە بە مقنینێکی هەیە کەسێکش ئەو یاسانی داناوە بەداخەوە ئێمە تەبعاً ئەکرێ ئێمە بڵین کە جوانی ئینسانە گەێنێ بەخوای گەورە لە چ ڕوویەکەوە لەو ڕۆ ئەو کەسانی کە ئەهلی دین نین یا بێبڕوان ئەگەر پرسیاریان لێ بکەیت کە ئەم گردنە چۆن دروست بووە ئەم خۆرە ئەم مانگە ئەم جوانیە ئەم چیایە ئەم نەزمە دقیقا لە انتخابێکی طبیعیە پێی بڵێ انتخابی طبیعی چییە انتخابی طبیعیە مفارقە بۆ ئینسان
ئایا جایە لە گردون ئایا جایە لە زەوی و ئاسمان ئایا جیا ئەڵێ جیانە چونکە ئەگە بڵێ جیایە ئەوە کە ئەڵێ ناکەواتە ئەوە خوایە و بە ئینتیخابی طبیعی ناوێ بە وە ناڵێ ئەڵێ تەنها ئیسمەکە تێکەڵە هەر لەگەڵ گردونە خۆشیان سەریان لێ شێوەوە نازان چۆنە بۆیە هەندێک لە نووسری زۆر گەورەی ڕووسی هەیە وەکو دۆستۆیڤسکی خەڵکانی تر هەن وەکو بۆن لیو تۆلستۆی هەندێک شتیان دانا و شت لە قیمەی جوانیایە کە خوێنی تۆڕی خوایە مرۆڤ هەیە بتوانێت قەڵەمەکەی نیگارێکی وا بکێشێ شانامەیەکی وا بنووسێ چیرۆکێکی وا بێنێتە بەرهەم هێندە بە هێز و بە کاریگەر نووسیانە کە هەمووش ئەمانە بڕۆیان بەخوای گەورە بووە هەندێکیان ئەڵێ ئێمە لە جوانی سەرنجمان بۆ هەژارەکان گەیشتین بەخوای پەروەردگار کە سەیری ئەم گردونیان کردووە سەیری چایەکیان کردووە داهێنانی زۆر جوانیانکەوە بۆیە جوانی سەرچاوێکی زۆر گرنگە بۆ گەشتن بەخوای پەروەردگار و داهێنان لە هونەردا ئەو داهێنان شتە بۆچی کاگە دکتۆر ئینسان ئاوای لێت چونکو چێژی لێوەرەگرێ چۆن کابرای نەوسن جوانە حتا زیاتر بخوا حەزی زیاتر ئەمیش چێژ لەو داهێنانەوەرەگرێت ئەوەنە چێژی لێوەگرێ حتا نەک ئەوانەی جەنابەت باست کرد کابرای عابید بۆچی ئەوەنە عیبادەتەکە چێژی لێوەرەگرێ جوانە بۆ سەرەباتە سوجدە و ئێمە باسی مەولانا و باسی کێوکی ئەەکەین ئەوەندە لە عیبادەتا ماوە و کێ ئەوە لێکرد بەنسبەت ئێمە ئەو پەڕی جوانیە بەس بەنسبەت ئەوە چێژ ئەو شتەوای لێ هاوکە ئینسان چێژی لێوەرگرت هەر شتێک وای لێ ئینسان چێژی لێوەرگرت داهێنانی تیاکە و پێشی ئاسوودا بێ کاکتۆر لە سەرەتاوە باسی کرد پێش هەموو شتێ هونەر تعبیرە لە ذاتی ئینسان خۆڕاستە یعنی تۆ تا بەیانی بڵێ بە من بۆ ئەوە نەمەشغوڵی فلانشتی کە من یعنی هەموو چێژ و هەموو لەزەت و هەموو تاویمێکم لەوایە بۆ مەشغوڵی نەبم وەنی باسی مەجنون و شیرین و فەرهاد و سەرجەمە و عاشقانە ئەکرێ خۆ ئەو پێڵەن شێتەوە و کوڕاغایە دوایە بێتە مسکێن و ئەو نازە شانازیان پێوە کردو مامۆستا تۆفیق لەبەرەوەی ئینسان خۆی بۆ عدێکی غەیبی هەیە یعنی ئینسان جەستەیە و ڕۆحەکەی بۆ عدە غەیبیەکەیەتی یعنی ئەو بۆ عدە غەیبیە ناتوانێت تێر ببێ بە شتە مادیەکان تۆ لە ڕووی ڕۆحیەوە برسی بە هەتا ئێوارە وەرە نان بخۆشت بخۆ برسێتە ڕۆحیەکەت هەر ئەمێنێ بەڵام کاتێک کە هونەرێک ئەبینی یاخود بڵێن گوێ لە قسەیەکی هونەری ئەگری ئەو کاتە لە ڕووی دەرونیەوە تێر ئەبی لەبەرەوە یعنی زۆرێک لە هونەرمەندان و هونەردۆستان یعنی تەرکیز لەسەرەوەکەن کە هونەریش بۆ عدێکی غەیبی هەیە جا شارستانیەتی سەردەمی ئێستا شارستانێکێکی مادیە و ئاعترافی پێناکە ئەوە شتێکی ترە بەڵام هونەر لەبەر ئەوەی خۆی ئەو بۆ عدە غەیبیەی هەیە لەگەڵ ئینسانە هەردوو لایەنە غەیبیەکە لە یەک ئەدرێ ئەو کاتە بۆیە ئینسان ئەتوانێت چێژ لە هونەر و لە جۆرەکانی هونەر وەربگرێ و بەو تعبیرەش جارێکی تر ئەگەڕێتەوە بۆ ئەو دنیا غەیبی کە جەنابەت ئیشارەتی بکرد حتا زمان یعنی زۆرێک لە دیراساتی زمانەوانی ئێستا زۆر پێشکەوتوو هەیە لەسەر زمان بەڵام هەتا ئێستش نەگەیشتونەتە ئەو قەناعەتەی کە زمان بۆ عدێکی غەیبی هەیە وەکو ئینسان خۆی بەڵام لە حدێکە دیراسات ئەوەستاوە لەو حدایە لەبەرەوەی دیراساتی ئێستا دیراساتی دنیای مادیە ناتوانێت پێی بۆ عدە غەیبێ ببە لەبەرەوە هەتا ئێستاش بپرسە لەوەی باشە بۆچی شعرێک چێژ بە ئینسان ئەبەخشێ بۆچی ئاەتێکی قورئانی باشە خۆ مشریکەکانی سەردەمی مەکە هیچ بڕوایان بەخوا نەبووە بەدزیەوە سونجیان لە قورئان گرتووە ئەو پاڵنەرە چی بووە کە وای کردووە ئەم قورئانە چێژ بەخش بێ بۆ ئەو کەسە تەنها ئەو بوعدە غەیبیەیە کە لە ئینسان و لە دەربڕین و لە زمان و لە هونەرا هەیە ئێمە ناتوانین پێی پێبەرین بە ئالێتە مادیەکان ئەبێ ئیلا تەسلیمی بین وەکو والێتێکی میتافیزیکی و غەیبی علم بایەخ بە مەحسوسات و مادیات هەیە بەڵام هونەر بایەخ بە بواری ڕۆحی ئەیە بۆیە زیاتر هونەر بواری ڕۆحی ئینسان ئاسوودە و کامەران و بەختەوەرەکە ئێمە لێرە دێنە کۆتایی ئەم بەرنامەیە و سپاس بۆ هەموو لایەک بەرنامەیەکی تر هیوادارم کە بتوانین باز لە چەمکی جوانی بکەین ئینشاءالله سپاس بۆ هەمووان